ناوی خودی مازن و دلوان وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم ئاشکرای دەکات ئەوان لە مانجی ئایارەوە لەگەڵ بەغدا ڕێککەوتون و فرۆشتنی نەوتی هەرێمیان ڕادستی کۆمپانیای سۆمۆ کردووە، بەڵام گرفتی دواکەوتنی دەستپێکردنەوەی هەناردەکردن پەیوەندی بە کێشەی نێوان بەغدا و تورکیاوە هەیە و تا ئێستا تورکیا ڕێگەی نەکردوتەوە. بابەتی فروتنا نەفتێ دیف یاسا بودجێ و دیف ئەو اتفاقە هاتی کردن و فروتنا نفتا یا هەرێمی برێکا سۆمۆ بێتەکردن هەمی ئیجراعات وەکو حکوومەتە هەرێمی وەکو وەزارەتە سامانە سروشتی لەگەل سۆمۆ مایلکردین دەهی پێنج گرێبەزجی تاتی نەکردن لەگەل ئەوا کۆمپانیا بەس هەتا نوکە لایەنی تورکی ئەف بڕیە ئەف ڕێکە نەڤەکریە و تصدير بيتكرن وأب بابتجي راستي نجري داي فريمة بلكي ابن برا عراق وتركيا دا كمال محمد صالح كليكا دا وزيري كهربا وزيري سامانة سروشتيكاني شابا وكالات لإداري سورانوا هوكاري گرانبوني نرخي بنزيني بو أو جێڕایەوە پاڵاوگەکانی هەرێمی کوردستان گرێبەستیان لەگەڵ بەغدا هەیە و بەرهەمەکانیان بۆ عێراق دەنێرن بەم هۆیشەوە بنزین بە شیناوخۆ ناکات. نرخ بنزين طبعا عندك بسركات بو او جي وكي بيجن دو كيشت سراكي هبونا ايك شوان كميكا بنزينش خواري بو ماتاتش بغدا اش عراقت هات الدهي حفت اوان اف كميه بري بو 500,000 بون هر وصا اف طاقه يا مصفى بو سي مصفى مايتين راسه قال خلق دي بيجن ماني ما مصفى تويتين افا مصفى عقود القال عراقي هي يعني بو نمونه بازيان هم انتاجي بو عراقي کار تنی 25 ساده بو ما اف طاقه یا انتاجی اواکو مایو ام کارتینن تیرا حولاتیت مناکل لو ما دوهی وکو انجمن وزارت سامان سروشتی بگ و وکو وزیر و بریکار و راوشکار و اوه مدو وکی بیجن حالی دانا ایک پانزینا هرمی نچتش دربه دو امریکا بدنی هر پانزینای بید بس الدیف کوالتی نصباهی کشب و حولاتیت مچه بنو روزانه سیرت خالکی و اوه جن ابریاره مرج سەبارەت بە پێدانی نەوتیسپی بە هاوڵاتیان وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم تۆپەکە دەخاتە یاریگای عێراق و دەڵێت ئەوان تەواوی نەوتی هەرێمیان ڕادستی بەغدا کردووە هەر بۆیە عێراقیش دەبێ ئەرچی سەرشانی جێبەجێ بکات و نەوت بەسەر هاوڵاتیانی چوار پارێزگاکەی هەرێمدا دابەش بکات. والله استوقعت كم اف صالة دي باشتر بيت بو تشيجي يعني ام بي چونكي بريني كم ابقى نفتقوا هبو ما عندك يعني تصفيات كيلو دا خلقي بس اف صالة ما دام اس نفتقوا همية تسليمي سومو بكم عراق بكم لازم عراق جي الديف او التزامات كبن سروان هاولاتيه هريمي جي وكو هاولاتيه جهدي تريد عراق بيت هم توقعت كان اف صالة دي باشتر وێڕای هەڵەکانی ڕابردوویان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەردەوام ئۆباڵی گرفتەکان دەخەنە ئەستۆی عێراق و لایەنەکانی دیکە و خۆیان لەبەر پرسیارەتی شکستەکان دەبوێرن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام. السيدات والسادة الحضور الكرام